بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی ئازیزی کەناڵی پەیام سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگار لە هەموو لایەکتان بێت. خۆمان بە خۆشحاڵە زانین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان بەرنامەی ئاسۆکانی هزر بە ئێوەی ئازیز چا دەبینەوە کە ئەم بەرنمەیەش لە ئامادەکردنی سنتەری زەهاویە و لەم بەرنمەیەدا تیشک دەخەینە سەر تەوەرێکی گرنگ و تەوەرێک کە ئەمڕۆ قسە و باسی لەسەرەکرێ، ئەویش پێگەی ئەدەب لە هزری ئیسلامیدا. ئەم بابەتە بابەت گەلێکن کە ئەتوانین بڵێن سەرچاوەکەیان دەگەڕێتەوە بۆ هونەری ئیسلامی کە هونەر بە مانافراوانەکەی لەگەڵ ڕێزمدا ئەمڕۆ کورت کراوەتەوە لە گۆرانیدا، بەڵام هونەر زۆر فراوانترە لەوەی کە کورت بکرێتەوە لە گۆرانیدا، چونکە هونەر هەم شعر و ئەدەب کە بە فنونی کەلامی بازەکرێ و لە گرتەی ڤیدۆیی و وێنەکێشان و لە چەندین شتی ترا خۆی دەبینێتەوە. ئەتەوەری ئەمڕۆمان کە تایبەتی ئەەکەین ئەویش پێگەی ئەدەب و شعرە لە ئیسلامدا. دەتوانین بە کۆمەڵی پرسیار بچینە ناو بابەتەکەەوە، ئەویش کە ئایا ئیسلام چی بەخشیوە بە شعر و ئەدەب و بە هاتنی ئاینی پیرۆزی ئیسلام ئایا شعر و ئەدەب بەهێز بوو یان لاواز بوو و پانتایی فراوانی پێگەی ئەدەب و شعر لە ئیسلامدا چۆنە و چ پانتاییەکی هەیە. بۆ ئەم بابەتەشمان و بۆ ئەم تەوەرە میوانداری هەردوو بەڕێزان دکتۆر سەبور عەبدولکەریم ناسراو بە مامۆستاشکار و هەروەها دکتۆر ئیسماعیل بەرزنجی ئەندامی دەستەی کارگەڕی سەنتەری زەهاوی و برای بچووکتان دکتۆر عەدنان هەورامانی ئەندامی دەستەی ڕاوێژکاری سەنتەری زەهاوی. دکتۆر گیان لە بەڕێستەوە دەست پێ یەکەم بەو پرسیارە ئەمەوێت دەست پێ بکەم کە فەرهەنگ و ئەدەبی شعری کلاسیکی کوردیمان کتێبخانەی کوردی دەوڵەمەند بووە بە شعر و ئەدەب و هونەر، بەڵام ئەگەر وردی کێتەوە هەموو ئەمانە ئەوەی بێژەری ئەم شعرانە بوون، ئەمانەی دانەری ئەم شعر و ئەدەب و هونەرە بوون، نالی بووە، مەحوی بووە، مەولەوی بووە، فەقی قادری هەمەوەندی بووە، پیرەمێرد بووە، سەیدی بووە، بێسارانی بووە، هەموو ئەمانە دەرچووی مزگەوت بوون لە حوجرە و خانەقاکانە تەخەڕوجیان کردووە. شعر چ پێگەیەکی هەبووە لە ئیسلامە و حەزەکەم کورتەیەک لەسەر ئەو بابەتە بدوێ بۆمان. سەرەتا سوپاس بۆ جەنابتان و بۆ برای بەڕێزمان کاک دکتۆر ئیسماعیل و بۆ برایانی بەڕێز لە سەنتەری زەهاوی بۆ ئەم بابەتە گرنگە، چونکە بەڕاستی ئەم بابەتە یەکێکە لە بابەتە گرنگ و زیندوەکان کە ڕۆژانە ئێمە پێویستمان بەوە هەبێ ئەبێ قسەی لەسەر بکەین و هەندێک جار پێویست بەوە هەبێ ڕوونکردنەوەی لەسەر بدەین، چونکە هەندێک جار ئاڵۆزی دروستە بێ لە هزری خەڵکە سەبارەت بۆ مەسەلانە بە تایبەتی بەداخەوە هزری خەڵکی ئایندار. من پێم خۆشە سەرەتای قسەکانم بە شعرێکی شاعری گەورەی کورد نالی دەست پێ بکەم کە پێم وایە بە سەرەتایەکی زۆر جوان دەرەچێت ئەگەر ئەوە ئاماژەی پێ بکەم کە خودداوە ئەناسێنێ ئەی جلووە دەری حوسن و جڵە و کێشی تەماشا، سەر ڕشتەی دین بێمەدەدی تۆ نییە حاشا، فەیازی ڕیازی گوڵ و میهر و مل و لەعلی ئەی شەوقی ڕوخ و زەوقی لە بتزای قەبەخشا. یعنی لێرە نالی ئەی جلووە دەر و حسن و ئەی جلووە دەری حسن و جڵە و کێشی تەماشا دوو ڕەهەند جیاکاتەوە کە هەردووچی جێگەی لەسەر وەسانە زۆر ورد و دەقیق زانیوێتی، ینی قسە لە چیەکە. یەکەم ئەی جلووە دەری حوسن باوەڕی وایە کە ئەوە خوددایە ذاتی ئەڵایە کە لە بوونەوەرە جلوەی جوانی هێناوەتە بوونەوە، چونکە ئێمە ئەزانین باسکردن لە هونەر، باسکردن لە ئەدەب بەبێ باسکردن لە جوانی و ستاتیکا مەحاڵە، چونکە ڕۆحەکەی بریتێلەوە. بەڕاستی نالی ئەڵێ ئەی جلووە دەری حوسن، ئەی دەرخەری جوانی، ئەوە تۆی کە ئەو جوانیانت دەرخستووە و ئەمەش بەڕاستی وەکوڵێ لە ئەنجامی تێڕامانێکی قوڵی نالی بووە بۆ ناسینی خوددا. ئێمە ئەزانین ئەگەر سەری ناوی پیرۆزەکانی خوددا بکەین کە سەرچاوەیەکی بنەڕەتی ناسینی خوددان، ئەبینین لە ناوە جوانەکانی خوددا هەندێک ناومان هەیە کە ڕێک وەکوڵێ ناوی ئستاتیکی نەگەر تعبیرەکە بنجاو بێ بڵێن. مەسەلەن ئەلبەدیع ناوی خوددا یەکێکە لە ناوە پیرۆزەکانی خودای گەورە، ئەلبەدیع جوانکار کە سەیری بوونەوەرەکەین هەمووی زۆر بە جوانکاری وە بە ڕێتم. ئێمە زانین ئستاتیکا بەشێکی گرنگی ئستاتیکا بریتێ لە ڕیتم و هەرمۆنیا تەنسیق بەڕاستی، ینی جوانی بەوە دروستە بێ. ینی ئەگەر سەیری بوونەوەرکەین ما ترى في خلق الرحمن من تفاوت، لە دروستکراوەکانی خوا دژیەکی جیاوازی لێک پچڕان نابینی، بەڵکو ئەوەی کە ئەیبینی لە دروستکراوەکانی خوا بریتە لە چی؟ لە هەرمۆنیا، لە پێکەوە گونجان، لە تەنسیق.
ئەمە یا ناوێکی تری خدای گەورە بریتە لە مەسەن المصور وێنەی چێش ئەگەر يعني ئەو کەسەی کە وێنەی داوە بە شتەکان پێش ئەوە مەسەن ناوێکی لەو گرنگتر هو الله الخالق البارئ المصور البارئ پێش خالق چونکە ئەگەر ئێمە سەیری وردبینەوە لە وشەی خالق ئەندازەگیریە بەڕازی ینی خدا بەر لەوەی کە بوونەوە دروستکە ئەندازەگیری کردووە ئەندازەگیری ینی شتێک هێشتا کە شتێکی ئەبستراکتە نەبووە بە شتێکی کۆنکرێتی قۆناغی دووەمە بێ بە شتێکی کۆنکرێتی ینی ئەو شتێک کە بە کۆڵێ وەکو نەخشەیەکی پێشوەخت بیلاتەشبی بۆ خوای گەورە وەکو ئەندازیارێکە نەخشەیەکی کێشە لە زیهنی خۆیان بۆ شتێک دوایی خاتە سەر لاپەڕە و ئەوانە دوای هەنگاوی سێم ئەی خاتە سەرهین کە خدای گەورە لە جیهانی با بڵێن خدایەتی خۆیان خالق بۆ دوایی باری بۆ جای کردوێتەوە شتەکانی پارچە پارچە بەو شێوەین کردو و دوایی ئەلموسەور وێنەی پێبەخشیوە ینی ئەم ناوانەی خۆی گەورە ئەمە هینێکی گرنگن لەمە لایەن یەکەمی لایەنی ئەگەر هەر لێرە شۆ بچین و بۆ مەخلوق یعنی سیرکەین لە ناو بوونەوەرا سیرکەین لە ناو بوونەوەرا وەکوتمان هارمۆنیا هەیە پێکەوە گونجان هەیە ڕیتم هەیە یعنی تۆ سیر کە لە هەموو بوونەوەرا زۆر بە ڕوونی هەستەکەی سوڕانی شەو و ڕۆژ و دروزبوونی وەرزەکان و ئەو شتانەی کە لە بوونەوەرا هەیە هەمووی بەڕیتم و بە بەرنامە ئەسوڕێتەوە ئەمە حقیقەتێک و هەستی پێکرێ وەرە سەر خودی مرۆڤ کە هیچێکە لە دروستکراوەکانی خوددا لە ناو خودی مرۆڤیشا بە هەمان شێوە ینی بەڕیتم بە تەنسیق ینی مرۆڤ دوو چاوی هەیە ئەگەر بێنە بەر خەیاڵی خۆمان ئەگەر مرۆڤ یەک چاویە بێ دیمەنێکی چەند ناشرینی هەیە مەسەلەن دوو گوێچکە ینی هاو ئاهەنگێکی سیر لە خیلقەت و دروستکراوەکانی مرۆڤ هەیە لە ناو خودی مرۆڤیشا تایبەتمەندیەکان کە بە مرۆڤ دراون مرۆڤ کە چاوی پێدراوە لەگەڵ پێدانی چاوە بەشی دووەمەکەی نالی دەست پێکاکاڵێ جڵەو کێشی تەماشا ینی خوا وا مرۆڤی دروست کردووە بە غەریزە کە حەزی لە جوانیە حەزی لە هونەرە حەزی لە شتە ناسکەکانە حەزی لە با بڵێن مۆسیقایە بەمانە گردونیە فراوانەکەی ینی لە ناو مەسەرەن وەکو چۆن حەزەکە بە چاوشتی جوان ببینێ حەزەکە بە گوێشکەشتی خۆش ببیستێ ئەمە شتێکی فتریە لە دەرونی مرۆڤ کە ئەم شتانەی تایە مەسەرەن نەک هەر ئەوە بەڵکو حەزەکە بە زمان خۆی ئاوازێکی خۆش بڵێ لەبەر خۆیەوە هۆرەیە بکە لەبەر خۆیەوە قورئان بە خۆشی بخوێنێ لەبەر خۆیەوە با بڵێن تعبیر لە حاڵەکانی دەرونی خۆی بە شتێکی ناسک و جوان بکات کە ئەمە بەشێکە لە غەریزە و فیترەتی مرۆڤ چونکە ئێمە بۆچی ئەمانە بە پێشێکی گرنگ ئەزانین چونکە ئێمە ئەزانین ئەو خودایی کە ئێمە ئەیناسین ئەلا لەه الخەلق والئەمر ئێمە خودایەکە کە بەر لەوەی ئێمە داوای فەرمان و وەحی و ئەمکن ئێمە داوامان لێکە سەیری خەلق بکەین لە ناو بوونەوەرە سەیرەکەین سەیری ئاياتی ئافاق و ئەنفوسەکەین ئێمە سەیری ئەوەکەین کە لەم بوونەوەرە هەم لە بوونەوەرە هەم لە خودی خۆمان ناکۆکو نمونە باسمان کرد ئايات هەیە نیشانە هەیە کە سلمێنەری ئەم پێشەکیە گرنگن ئەجا ئەگەر بینە نازانم ئەوەی ئیسلام بێگومان ئەمانەگەرەوە وڵاتن ئەمەیە بە پرسیارێکی تر بگەرەمە بەلای دکتۆر ئیسماعیل دکتۆر پرسیارێک بڵاوە لە نێوان خەڵکیدا کە گوایە بە هاتنی ئاینی پیرۆزی ئیسلام بەهۆی ئەو ڕەوانبێژی کە قورئان هەیەتی زۆرێک لە شاعران کە ئەم مسلمان بوون ئەم ڕەوانبێژی و بەلاغەت و فەساحەتی قورئانیان بینی جۆرێک لە چۆکدادان بۆ هۆکارێک بۆ ئەوەی کە ئیسلام شعری لاواز کردێ و ئەم پرسیارە شتێکی بەربڵاوەوە ئایا تا چەندێک ئەم پرسیارە لە ڕاستیەوە نزیکە بەڵێ بەناوی خۆی گەورە میهرەبان بەڕاستی ئەو بابەتە حکمێکی سەرکێڵی بێ دیراسە و لێکۆڵینەوەیە خەڵکێک کە لە دوورەوە سەیری بابەتەکەی کردووە ڕوانیوێتی قورئانێک بەو عەزەمەتە بەو جوانیە بەو ئیعجازە دابەزیوە پێیان وا بووکەوە شعر ئەبێ لەبەر ئەوەی هەمان جنسی هەیە لەگەڵ قورئانی پیرۆزەکە بریتێ لە هونەری ڕەوانبێژی شعر لاواز بووە خەڵکی لە زیاتی ئەوەی بچێ شعر بڵێ هاتووە قورئانی لەبەر کردووە قورئانی مدارەسە کردووە لەبەرەوە شعر بێهێز و لاواز بووە ئەوە بێبنەمایە لەبەرەوەی مەگەر بگەڕینەوە بۆ سەردەمی سەدری ئیسلام و بە وردی بڕوانین بۆ بابەتەکە بینین پێچەوانەی ئەوەیە بۆ نمونە شاعیرێکی وەکو لەبید هەندێک کەس ئەڵێن لە دوای ئەوەی کە موسڵمان بووە نزیکەی 6 ساڵ ژیاوە لە سەردەمی ئیسلامە 6 لە جاهیلیەتە بێدەنگ بووە لە سەردەمی ئیسلامە شعری نەوتووە تەنها یەک بەیتی شعری لە هەندێک کتێبە ئەوترێ ئەڵێ ئەمەی لەبیدا ئەوە لە ڕاستیە ڕاست نییە شعری لەبید لە دوای هاتنی ئیسلامەوە زیادی کردووە
ومنطقيا هەروایە طبعا ئەوە دیراسە کراوە لەسەر شعری لەبیت کە لە دوای هاتنی ئیسلامەوە ئەو شعرانەی کە خەڵک پێی واوەی سەردەمی جاهیلیە نە هی سەردەمی ئیسلامەوە توێتی یعنی ئەگەر شعرەکانی دابشکێ بۆ سێ بەش دوو بەشی لە ئیسلام ئەوتووە تەنها یەک بەشی لە جاهیلیەت ئەوتووە ومنطقیانی ژەگەر لێکی بیتەوە شاعرێک معقول نییە لە دوای تەمەنی یعنی لە کۆتاییەکانی تەمەنیا کە تەجروبەی شعری ئەزمموی شعری پێ ئەگا و نازیج ئەبێ واز لە شعر وتن بهێنێ شعری بەرهەمی شعری کەمتر ببێ وەک لە سەردەمێکا کە سەردەمی گەنجێتی و سەرەتای شعر وتنی بووە دووبارە ئەگەر سیرکەین ئێمە لە ئاەتی قورئانە و لە فەرمودەی صحیحی پێغەمبەر صلی الله عليه وسلم هاندانێکی زۆرمان هەبوو بۆ شعر وتن شاعرێکی وەکو حەسان کە بە شاعر الرسول ناسراوە بۆ شاعری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر جار پێغەمبەری خوا ئیستیعانەی پێکردووە بۆ ڕەدی مشریکەکان هانیدا و توێتی بڕۆ شعر بڕات جوبریلیش لەگەڵتایە يعني ئەوە شتێکی معنەوی زۆر گرنگ بووە بۆ حەسان کە بتوانێت شعرێکی جوان بڵێ ئەنجا لە سەردەمی هەر لە سەردەمی پێغەمبەری خوش ینی حەسان جوابی مشریکەکان یاوەتەوە بە هەمان منطق بە هەمان لۆجیکی ئەوان کە شعریان وتووە شعری هەجوو مەسەلەن هەمان هاتوون هەجووی پێغەمبەر و ئەسحابیان کردووە ئەویش هاتۆ بە هەمان شێوە ڕەتیاونەتەوە کە ئەوان تەعنیان لە حەسەب و نەسەبی پێغەمبەر صلی الله عليه وسلم و سەحابە داوە لەو سەردەمای عەرەب زۆر بەلایەوە مهم بووە حەسەب و نەسەبی پارێزرا و گرنگ و تاریخی قەبیلەکەی پارێزراو بێ پێغەمبەری خوا هاتۆ و توێتی ئەرێ چێت لەم شاعیرانە جوابی ئەو مشریکانە باتەوە بەم شێوەیە کە خۆیان پێیان ناخۆشە حەسان و توێتی من زمانی دەرێ ناوە توێتی من ئەتوانم جوابیان بەمەوە ئەچم وەکو خۆیان جوابیان ئەمە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی بەس ئاگال لە منیش بێ من کە لە قوڕیشم تۆ ئەچی قسە بە قوڕیش و بە حەسەب و نەسەب ئەڵێ با دوایی ئەوە نەکەن بە تەعن بەسەرمانەوە بڵێن وەڵا ئەسحابی محەممەد قسەیان بە خۆی وتووە توێتی بڕۆ بەلای ئەبوبەکری سەدیق کە ئەو زۆر زیرەک بۆ لە مەسەلەی حەسەب و تیرە و قەبیلەکان لە کوێوەیەک ئەگەن و با پیریان چۆنە توێتی بڕۆ بۆ لای ئەو با زانیاریت باتێ لەسەر ئەوە بۆ ئەوەی وا شعرەکە بڵێ کە منیش نەگرێتەوە ئەویش پێی فەرمووە کە وتوێتی وەکو چۆن مویەک لە ناو هەویرێکا دەرئهێنری ئاوا تۆ ئەهێنمە دەرەوە و باقیەکەی یعنی ئەوە دلیل هەمووی لەسەر ئەوەی کە بە هاتنی قورئان و ئیسلام شعر نەک بێهێز بووە بەڵکو بەهێز بووە بە قووەت بووە لەبەرەوەی مقەوماتی بەهێزبوونی هەبوو لەو سەردەمەیە بۆ پاڵپشتی بابەتەکەی جەناب و بەئاسکردن عەرەب قسەیەکی ئەڵێ الکەلام یەجر الکەلام من حەزەکەم تیش بخەمە سەر بابەتێک کە زۆر قسەی لەسەرەکرێ ئەویش کە ئایا لە قورئاندا زەمی شعر کراوە ئەگەر ورد بینەوە لە قورئان بە یارمەتی هەردوو داتان لە قورئانە سورەتێکمان هەیە بە تایبەت ناوی شوعەراء و لە قورئانە زەمی شعر نەکراوە ئەو ئاەتەی 224 و 225 سورەتی ئەشعەراء خوای گەورە ئەفەرمێ وەالشوعەراء یەتەبیعهم الغاون زەمی شعری نەکردووە وەکو شاعرانی کردووە هۆنەر دواتر ئەگەر ورد بینەوە لەم سورەتە ئەم سورەتە لە سورەتی شوعەراء کە سورەتێکی مەکیە 227 ئاەتە دەکەوێتە نێوان دوو سورەتەوە سورەتی یەکەمیان سورەتی فورقانە سورەتی دوای ئەو سورەتی نەملە سورەتی فورقان کە 77 ئاەتە سورەتی الشعراء کە 227 ئاەتە سورەتی نەمل کەنەوە دووسێ ئاەتە ئەگەر هەڵە نەبم هەندێک زانایان باسی پەیوەندی نێوان سورەتەکانیان کردووە کە ئەفەرمون تەناسق الدرر فی تەناسب الآیات والسور خوای گەورە لەم ئاەتەیە کە کۆتایی ئاەتەکانی سورەتی شوعەراء ئەفەرمێ والشعراء یەتەبیعهم الغاون ئەفەرمێ شاعران ئەوانەی کە وەصفی شعریانێ نەک بە زەمی شعر بە دوایە فعلی مضارعی هێناوە یەتەبیعهم لە زمانی عەرەبیە فعل بۆ حدوث و تەجەددە گۆڕانکاریە ئیسمی نەهێناوە کە بۆ سبوتە یعنی ئەو گۆڕانکاری کە شعر بەرەو پێگەی خراپ بەرێ زەمی کراوە وەگەرنا شعر خۆی بۆ خۆی مەدحی کراوە پێش ئەم سورەتەکە سورەتی فورقانە فورقان بە کوردی یانی جیاکردنەوەی ڕەش لە سپی حەق لە باتیل بە دوای ئەم سورەتە سورەتی نەمل هاتووە سورەتی نەمل هەمومان ئەزانین کە داستانی ئەوەی کە نەبیونا سولەیمان عەلەیه السەلام لە زمانی مێرولە ئاشنا بووە کەواتە ئێمە بمانەوێت بڕیار لەسەر جوانی و ناجوانی شعر بین بڕیار لەسەر حرامی و حەڵاڵی شعر بین ئەبێ لە زمانی شعرەکە بزانین یعنی لێرەوە من ئەمەوێت چەمکێ ڕاستکەمەوە بۆ هەموو زانایەکی ئاینی شەرعزان نییە بڕیار لەسەر حرامی و حەڵاڵی شعر بە
یعنی هەندێک جار لەگەڵ هەندێک زانای ئاینیە لەگەڵ ڕێزما بۆ زۆربیان کە پرسیاری شعری لەکەی حەڵاڵە یا حرامە ئەڵێ ئەگەر باسی ئافرەتی تیان نەبێت و ئەگەر کۆمەڵی هەج وشتی خراپی تیان نەبێ ئەو شعرە حەڵاڵە وەگەرنا حرامە. ئەم قسەی ڕاستە بەڵام کێ هەڵەسێ بە دیاریکردنی جوانی و ناجوانی وەکو چۆن لە سوورەتی نەملە هەمویان نەیان نەزانی لە زمانی نەملەکە ئاشنا نەبی و ناز بۆ پاڵپشتی ئەم قسەیەش من بابەتێک گەوروژێنم کە جناب لە من شارەزاتر لێو بابەتەیە بابەتی لە دیوانی حوتەیئەیە هاتووە لە سەردەمی عومەری کوڕی خەتابە یەکێک لە شوێنکەوت لە زبرخانە ناوەکەی بیرکەوتەوە زبرخان یەت شکاتەکە شکاتی حوتەیئەکە ئەڵێ منی خراپ باسی منی کردو هەجوی کردوم بۆی کەوتوێتی دع المكارم ولا ترحل لبغيتها فاقعد فإنك أنت الطاعم الكاسي عمەری کوڕی خەتاب کە لە عەربی زۆر شارەزا بووە بەدەر لەوەی کە پێشنیارێکی بۆ کە ئەڵێ ئەم شعرە زۆر هەجوویتیان نییە حەز ناکەم نیگەرانبی بەس بۆ بڕیارەکە بڕیار نایم تا کەسی پسپۆڕێنم یعنی بۆ بڕیاردانی حەڵاڵی و حرامی و خراپی و چاکی شعرەکە عمەری کوڕی خەتاب بڕیاری نەیاوە خۆی هاتووە لیژنەیەکی پێگەناوە لەو لیژنەیە حەسانی کوڕی سابتی تیا بووە کاتێککە حەسان بانگەکە ئەڵێ ئەم شعرە هەجوویتایە ئەڵێ قوربان ئەرە وەڵا هیچی نەهێشتێتەوە هیچ شتێکی بۆم پیاوە نەهێشتێتەوە چونکە کە ئەڵێ دع المكارم واز لە پلە و پایە و ڕێز و فەزڵ و ئەمانە بێنە مەگەڕێ بە دوایدا تۆ بەس بڕۆ خەریکی پێدانی خواردن بە ئەلێرەش من حەز دەکەم شتێک سەرنج تاماکێشم بۆ شتێک پێدانی خواردن و خواردنەوە و بەخێوکردنی ماڵ و مناڵ ئەگەر چەمکی هوەری پەروەردەیی لەگەڵا نەبێت وەختی خۆی بەعیبە حساب کراوە چونکە حیواناتی ئەتوانێت نەوەکانی خۆی بژێنێ بە خواردن و خواردنەوە ئەوەی تری گرنگە مەسلەی پێگەیاندنی فکرەتی هێزریەتی لێرەوە من حەز دەکەم مامۆستاشکار پرسیارێک بەوە بوروشێرین ئایا ئاینی پیرۆزی ئیسلام پۆلینی شعری کردووە بۆی کە بڵێن ئەم شعرە ئەگەر شعری هەجوو بوو ئەگەر شعری غەزەل و پیاهەڵدانی ئافرەت بوو ئەمە حەڵاڵە یان ئەگەر بە شێوازێکی تر تەنها باسی سروشت و ئەمانە بێ ئەمە حرامەیان بۆ خۆی پێگەی شعر بە پانتایەکی فراوانتری هەیە ئەبێ کەسانی پسپۆر هەڵسن بە ئەنجامدانی ئەم کارە طبعا خۆی ئەگەر سەیری ئاینی پیرۆزی ئیسلام کەین تێڕوانینی ئێمە بۆ ئاینی پیرۆزی ئیسلام وەڵام دەرەوەی بەشێک لەو مەسەلانەیە ینی من پێم وایە ئێمە زۆربەی کات بەشێ لەم کێشانە کە دووسە بن بەڕاستی بریتین لە کێشەی ئێمە لە تێگەشتی ئیسلام نەک لە خودی ئیسلام خۆی ئەمە حەقیقەتێکە ینی سادەترین نمونە ئێمە لەم سەردەماییکە لە کێشە گەورەکانەوەیە ئایا ئێمە ئیسلام وەکو چاوگو سەرچاوە سەیرەکەین یا وەکو پێوەر و معیار سەیرەکەین ئەمە مەسلەیەکی کەلامی و فەلسەفیە بەڕاستی ئێمە ئەگەر سەیری ئیسلام وەکو چاوگو سەرچاوەیەکی مطلق سیرکەین ئەو کاتە ئەو کێشە دروستە بێت کە ئێستا هەیە تۆ ئەبێ بۆ هەموو شتێک پشی دلیل بێنیتەوە ئەم فکرەی کە ئێستا دروست بووە یعنی من جار هەبووە لەگەڵ برای بەڕێزی مسلمانی وار کەوتومەتە کێشەوە مەسەن وتوێتی دروستبوونی یانەی وەرزشی بدعەیە بەڕاستی حرامە من ناچار بووم ئەگەر بەبێ پێوەرەکەی ئەو ئیشکەم هاتووم ناچار بووم بێم کاکە بڵێم کاکە جان بدعە نییە ئەویش بتوێتی دلیلت چییە بتومە دلیلم ئەمەیە مەسەن تۆ سێر کە لە هەر بەپێی ئەوەی کە لە سیرا لە ژیاننامەی پێغەمبەری خوا هەیە درودی خوای لەسەر بێ پێغەمبەر لە شاری مەکەیکە لە پاڵەوانەکان هەبووە کە ناوی ڕوکەینەی کوڕی عەبدویەزید بووە ئەم پاڵەوانە زۆر بەهێز بووە کەس شاری نەکردووە پێغەمبەری خوا ئەمە سەحیحە ینی ئەمە شتێکی دی بڵێن بێ بیری کردوێتەوە ئەم پیاوەش وەکو هەموو ئینسانێک پێویستە ڕێنمونی بکرێ چکە چوە گفتوگوۆی لەگەڵ کردووە هۆڵی لەگەڵداوە ئەویش گوتوێتی ئەگەر من بزانم کە تۆ پێغەمبەری من باوەڕ ڕێهێنم ئەوش پێغەمبەریش درودی خوا لەسەر فەرمووی باشە من و تۆ ئەگەر زۆران بگرین و من تۆ بەم بە عەرزا ئیمانیانی ئەوش وەڵا ئیمانیانم ئەچنە دەرەوەی مەکە لە شوێنەکە بە فعلی پێغەمبەری خوا موعجزاتی هەیە معلومە ئەمە زانین ئەو پیاوەی کێشە بە عەرزا ئەلمێن پیاوەکە خۆ ئیمان ناینە بەس قسەکە من ناچار بووم ئەمە بکەم بە بەڵگە بڵێم کاکە بۆ عەقلی کەسێک کە وەک بە کوردەواری خۆمانە لە عەقلی لە بازوایەتی ئەبێت تۆ بەپێی عەقلی خۆی مامەڵەی لەگەڵا بکەی کە ئەمە ئەلفوبێی دینیشە ئەم شتێکە ئەڵێن پێغەمبەری خوا کردوێتی ینی پێغەمبەر بەو هەموو گەورەیەوە لەگەڵ کابرایەکی زۆران بازایینی کردو خۆی بردوتە ئاستی ئەو بەڵام ئەمە بە ئەم جۆرە قسەکردنە لەگەڵ ئەم جۆرە تەرزە لە بیرکردنەوە بەڕای من ئەگەر چی خۆشم بەڵگەم دۆزیوەتەوە بە هەڵی ئەزانم بە هەڵی ئەزانم ئەبێ بین لەسەر قسەی دووەم قسە بکەین ئایا ئیسلام وەکوتم چاوگە یان پێوەرە من قەنەعەتم وایە ئیسلام هەم چاوگیشە و هەم پێوەریشە هەردووچانە پێوەر نییە بەتەنها بەڵام بە شێوەیەکی گشتی ئیسلام پێوەرە نەک چاوگ بێ
ئەزانی بۆ چووکە ئیسلام کاتێک کە هاتووە ژیان هەیە دیاردەکان هەن شتەکان هەن بەر لە ئیسلامیش هەن و دوای ئیسلامیش هەر ئەمێنن ئەگەر تعبیرەکەم تۆ بێ ئەدەبی نەمێکڵم دوای ئیسلامیش ئەمێنن یانی بەسم بەپێ ئەوەی کە خڵکشان و بەبێ وجودی ئیسلام لە هەر شوێنێک هەر ئەمێنێ مەسەن کە پێغەمبەری خوددا هاتووە خۆ کۆمەڵگایەکی فراغ و بۆشایی نەبووە هەر ئەوەی کە کاک دکتۆر ئیسماعیل ئاماژەی پێکرد لە بیت ئێمە لە ژاننامەی پێغەمبەر دووری خوای لەسەر بێ ئەوە ئەڵێ پێغەمبەر دووری خوای لەسەر بێ فەرمێ جوانترین وتە کە شاعیر وتبێتی ئەم قسەی لەبی دەکاڵێ ئەلا كل شيء ما خلا يا ألا كل شيء ما خلا الله باطل وكل نعيم لا محالة زائل پێغەمبەر تەئیدی کردووە فەرموویەتی ئەم قسە جوانترین شعرە کە شاعیرێ وتبیەتی ئەگەر چی نیوەی دووەمی ئەڵێ ئەلا كل شيء نیوەی یەکەمی کاڵێ ئەلا كل شيء ما خلا الله باطل زۆر تەواوە بەڵام وكل نعيم لا محالة زائل ڕازنیە چونکە نعيم الجنة لا يفنى ئەمە فەرموودەی صحیحە هینەکانی بەخشەکانی بەهشت و نیعمەتەکانی بەهشت تەواو نابن جا قسەکەم لەسەرەوە ئێمە ئەگەر وەکو پێوەەر سیرکەین ئیسلام ئەبێ وەکو پێوەەر سیریکەین وەکوتم دیاردەکان هەن شتەکان هەن ئێمە پێویستە بیدەین لە فلتەری ئیسلام ئەگەر تعبیرەکەم گونجاوێ لێرەوە بێ باشە ئێمە بین سێری شعرەکان بکەین لە ئیسلامە بێگومان بە مطلقی الأصل في الأشياء الإباحة بنەڕەتی بریتە لە ئەوەی هەموو شتەکان حەڵاڵن ئللا لە شوێنێکە لەگەڵ شتێکا تەزارب نەکا یعنی ئەمە حاڵەتە ئەساسیەکەیە لە شعریشە هەموو شعرەکان حەڵاڵن هەموو شعرەکان حەڵاڵن و ئەسڵەن ئەگەر لێرەوە سێری بکەین ئەوەی کە ئێمە لە قۆناغەکانە ناومان ناوە ئەدەبی ئیسلامی هەڵەمان کردووە ئەی باشە ئەدەبێکی ترکە هەر شتێکی ترکە ئەگەر باسی ڕاستەوخۆ باسی خوا پێغەمبەر و نعتی پێغەمبەر نەکات و خوای لەسەر بێ باشی جوانی سروشت و دایان شتی تر هەستی دایکێ لایلایی دایکێ هەزارە هاشتی لەو بابەتانە ئایامانە نائیسلامین ئەمە قسەیەکی هەڵەیە ینی ئێمە بێن ئللا ڕاستەوخۆ ئاین وەکو سەرچاوە وەرگین ئەبێ ئاین وەکو پێوەەر وەرگین جا قورتەی قسەکە لە وەڵامی پرسیارەکەی بەڕێزدا کە ئەڵی مەسەن ئایا چ جۆرەکانی شعر من پێم وایە ئاسان نییە دیاریکەین یانی چونکە ئێمە ئەگەر شعر وەکو قاڵب سیرکەین مەسەن جایە لەوەی شعر وەکو مەزمون سیرکەین ئەمە جیاوازە مەسەن بۆ منە تو ئەڵی غەزەل زۆر جار پێوەرەکەی مەسەن ئەوترێت لە مەسەن 5 بیتەوە تا 13 تا قاڵبێکی شعری تا ناوەرۆک بێ تا ناوەرۆک بێ وانە ئەنجا سیرکە ئەگەر سێری ژاننامەی پێغەمبەر بکەی دووری خوای لەسەر بێ یا هاوڵانی پێغەمبەر کاتێکە کۆمەڵێن نەریت نەک هەر وەکو نەرید وەکو قاڵب وەکو ئەسڵەن وەکو مەزمونیش دەستکاریان نەکردووە ئەوەی کە جەنابەت پێشتر فەرمووت کە قسەمان کرد مثلا بانت سعاد وقلب يوم مدفون وانيا يعني رحمة الله به أما قالبيكي باڵێن فۆرمێکی جوانی بۆ کە بە وەصفی ئافرەتیش دەست پێ ئەکات ئیسلام دەستکاری ئەمەی نەکردووە ئەسڵەن زۆر بە تەبیعی وەریگرتووە قەسیدەی بردیەی کە بۆ پێغەمبەر نووسراوە بوسەیری ئیمامی بوسەیری نووسیوەتی ئەوانەی ترکەن مثلا بۆ نعتی پێغەمبەر دووری خوای لەسەر بێ ئەم شتانیان زۆر بە ئاسایی بەکارهێناوە دەستخۆشید لێ یەکەم دکتۆر ئیسماعیل من حەزەکەم بە پرسیارێک لە پرسیارە جەنابەت بکەم بەڵام دوای ئەم ناوبڕە وەڵام بیتەوە لەوانەیە هەندێک کەس بڵێن ڕاستن دەقی ڕاشکا و نەسی سەریحمان نییە لەسەرەوەی کە زەمی شعرکە بەڵام فەرموودەمان هەیە کە ئیمامی موسلیم ڕوایەتێکا فەرمێ لأن يمتلئ جوف أحدكم قيحا يريه خير من أن يمتلئ شعرا ئەمە بە ڕاشکاوانە زەمی شعرەکە ئایا وەڵامە چییە بێ بۆ ئەم پرسیارە و بۆ ئەم فەرموودەیە و بەڕاوکردنی ئەم فەرموودەیە پاش ئەم ناوڕە ئێنەوە لاتەن بۆ بنیادنانی فکرێکی ڕەسەن و میانڕۆ بۆ ئاشنابوون بە میتۆدێکی زانستی پەیوەست بە هەڵسوکەوت لەگەڵ کەلەپوری ئیسلامی بۆ شارەزابوون لە دیاردەی ژیاری و کللتوریە هاوچەرخەکان و گەڵاڵەکردنی تێڕوانینێکی دروست سەنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری لە میانی کتێب و بڵاوکراوەکانیەوە هەوڵەدات بۆ دووبارەهێنانە گۆی دەقە پیرۆزەکان و چۆنیەتی دابەزاندنیان لە بوارە جیاجەکانی ژیانی گشتیدا سەنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری هەوڵی ڕەخساندنی کەشوهەوای گونجاوەدات بۆ بەکاربوونی عەقڵ و بیر و ڕانانی هزری لەم پێناوەشدا هەردوو سەرچاوی قورئانی پیرۆز و فەرموودەی بەرز بە بەکارهێنانی هۆکارە زانستیە ئیسلامی و کۆمەڵایەتی و سروشتەکان ئەکاتە بنەما سەنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری لە ئێستادا دەیان ناونیشانی جیاجا لە بڵاوکراوەکانی سەنتەری زەهاوی لە کتێبخانەکاندا بە هەردوو زمانی کوردی و عەرەبی دەسەکەوێت.
بەڕێزان پێش ناو بڕەکە پرسیارێکمان وروژان ئەویش دەربارەی فەرمودەیەک بوو کە ئەگەر ورد بینەوە هەست بە دژایەتێکە کرێ لە فەرمودەکانە فەرمودەی صحیحمانەیە کە ئەفەرمە ئین من الشعر لحکمة وإن من البيان لسحرا لە بەرامبەری فەرمودەمانەیە کە ئەفەرمێ لأن يمتلئ جوف أحدكم قيحا يريه خير من أن يمتلئ شعرا كأما راس توخو راشكاوانا زمي شعري تيايا جاء دكتور إسماعيل أقربتواني رافيك أم فرموديا بأويك أو تم مجبرا من توكا آيا إسلام زمي شعري كردوبة بأم فرموديا بەڵێ طبعا بۆ ئەوە بگەڕێنەوە بۆ شعر لە سەردەمی جاهیلی و لە سەردەمی سەدری ئیسلامات چۆن بووە چونکە مەفهومی شعر ئێمە زانین چەمکی شعر ئەگۆڕێ بە پێی سەردەمەکان لە سەردەمێکە شعر ئەو شعرە بۆ کە وەزن و قافیەکی دیاریکراوی هەبێ لە ئێستایا شعر وەزن و قافی هەبێ مەرغوب نییە یعنی چەمکی شعر پێدانی معنا بە شعر بە پێی سەردەم ئەگۆڕێ ئەگەر بگەڕێنەوە بۆ سەردەمی جاهیلیە بینین شعر لە سەردەمی جاهیلیە پێش هاتنی ئیسلام هەموو ژیانی خەڵکی داگیر کردووە یعنی شاعیر دەوری پێغەمبەریان بینیوە لە نەبوونی پێغەمبەرە ڕێنوێنی خەڵکیان کردووە کۆمەڵک مەفاهیم هەبووە کە شاعیران لە شعرەکانیانە چەسپاندویانە بۆ بەدابوونەریت لەناو خەڵکە یعنی مەسەلەن خواردنەوەی مەی شتێکی خراپە ئەگەر لە ڕوودینیەکە شێوە سەیرینەکەین لە ڕۆی ئینسانیەکەەوە بینین کە زەرەر بە عەقڵی ئینسان و بە ژیان و بە هەندێک شت ئەگەێنە و کۆمەڵک تەبیعاتی خراپی هەیە لەو سەردەمەیە شاعیر هاتووە شانازی کردو بەوەی کە مەی ئەخواتەوە و زۆر ئەخواتەوە و پارێ خۆی سەرفەکە بۆ ئەوەی خۆی دڵخۆشکە ئەوانە ئەوە بۆ بە مەفهومێک لەناو خەڵکا وەکو دابوونەریتیش بۆ بە شتێکی ئاسایی و شتێکی باش یعنی مەبەستم لەوەیە شعر بریتی بووە لە هەموو ژیانی خەڵکی نەک تەنیا بەشێک بێ لە ژیان وەکو لایەنێکی هونەری ممارەسەی ژیان بکە شاعیران لە شەڕ هاتوون خەڵکیان هەنداوە بۆ شەڕکردن کابرا ئەگەر ویستی بێتیشی ڕاکە ژیانی خۆی ڕزگارکە ئەمان وایان لێ کردو کە هەرچی خۆی بابەکوشت ماڵ و مناڵی سەرگەردان بکە لەبەر ئەوە شعر سەرتاپای ژیانی خەڵکی داگیر کردووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە هاتووە زۆر دقیقە ئەو فەرمودەیە یعنی خەڵک ئاوا سەرکێشی سەیریەکە سەرکێڵ ئەڵێن ئەم فەرمودەیە جایەتی شەرع ئەڵێن لە ئەن یەمتەلیئە ئەگەر هاتوو ناخی هەر یەکێکتان پڕ بوو لە شعر کە جێگای هیچ شتێکی تری نەهێشتەوە تەنها تۆ شعر بەلاتەوە شعر لە لات مێژوو بوو شعر لە لات علمی ئیجتیماع بوو شعر لە لات علمی سیاسە بوو شاعران ئاخر لە ڕووی سیاسیشەوە دەوریان بینیوە ئەو سەردەمە شعر لە لات هەموو جوانیەکانی ژیان بوو ئەوە شتێکی خراپە ئێمە ئاڵێن ئەگەر عەقڵیش جێگای بۆ سۆز و عاتیفە نەهێشتەوە بوو بە هەموو ژیان عەقڵیش خراپە چجای ئەوەی کە شاعیر بێ یاخود شعر بێ بۆیە لە سەردەمی جاهیلیە شاعیر ئەو ڕۆڵەی کە بریتی بووە لەوەی فەردێکی ناو کۆمەلگا بێ و ممارەسەی جوانی شعر بکە و شعر تەواوکەری ژیان بێ لەوە دەرچووە بۆ بە پێشەنگی خەڵک بۆ بە هەموو ژیانی خەڵک و خەڵکیشی بەرەو خراپە بردووە چونکە ئێمە ئەگەر تەحلیلێکی سەقافی کولتوری بکەین بۆ شعر لەبەرەوەی سەرۆکاری لەگەڵ عاتیفە و لەگەڵ سۆز و لەگەڵ خەیاڵ و عالەمی ناواقعی هەیە ئەگەر تۆ بە پێوەرەکانی عالەمی شعر عالەمی واقع بپێوی ئەوە نەتپێکاوە شتێکی خراپە کردووە هەر وەکوی بە عکسیشەوە کە خەڵک ئێستا ئەیکا یان لەسەر قیاسی واقع عالەمی خەیاڵی عالەمی ناواقعی شعر ئەپێون ئەوەشیان هەر خراپە جا طبعا هەر بۆ معلوماتی بینەران و جەنابتان ئاگادارن ئیمامی بوخاری کە ئەو فەرمودەیە ڕیوایەت ئەکا خستوێتە بابێکەوە کە پێی ئەڵێ باب ما یوکره ئەن یەغلیب عەلە الئینسان ئەو شتانەی کە خراپە بەسەر ئینسانە زاڵ بێتە هەموو ژیانی ئەو فەرمودەی لێ ڕیوایەت کردو یعنی علەمای قەدیمیش تێڕوانینیان بۆ ئەم فەرمودەیە تێڕوانینێکی صحیح بووە بەس لەم سەردەمای ئێمە وەکو کاک دکتۆر فەرمووی تێگەشتنی ئێمە بۆ ئەو فەرمودەیە بۆ ئەو چەمکە دینیانە چۆنە جا ئیسلام کە هاتووە شعری خستوتەوە ئەو بازنەیە کە خۆی پێویستە شعرتیایە بێ کە بریتە لە بەشێک لە کۆمەلگا کە بریتە لە ممارەسەکردنی شعر وەکو جوانی وەکو هونەر وەکو فەن وازهێنان لە ڕیادەی کۆمەلگا پێغەمبەر خۆی هاتووە دەوری شاعیرانی وەرگرتو ئەو دەورەی کە شاعیر بینیوەتی لە جاهیلیە کە پێشەنگی کۆمەڵایەتی بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم هاتووە خۆی وەریگرتووە بە شاعیرانی وتووە شوێنی ئێوە ئەوەیە جا ئەو فەرمودەیە ئەگەر لەو سیاقەیە وەربگیرێ هیچ جژایەتێکی نیە لەگەڵ ئاەتەکانی قورئانی پیرۆز و زۆر لە شوێنی خۆشیایەتی خۆش ڕاستە بۆ پشگیری قسەکەی جەنابەت سيري صحيح بخاري يمكن رقناوي ناوى باب ما يكره أن يكون الغالب على الإنسان الشعر أبو شيء الغالبي بهند ورقرتو طبعا إمامي بخاري زور ورد ولا داناني ناو نشان بوفر مدكان نك شعر تناند عبادتيش
ئەگەر مافەکانی تر پێشێل بکات فەرمودەکە کە معلومی جەنابتانە یەکێکا و عیبادەتی پێغەمبەری خۆی صلی الله علیه و بینی فەرمووی دەڵام تلمە بە ڕۆژوو بە تەواوەتی یەکیاوتی منشن نایەنم پێغەمبەری خۆم فەرمووی من رغب عن سنتي فليس مني لە دوای مادەی ڕەغیبەوە ئەگەر عنها و معناکەی پێچەوانە ئەبێتەوە یعنی ئەگەر کەسێک ڕغبەتی لە سنەتی من نەبێ و پشتی لێ هەڵکا لە من نییە کەواتە نەک شیعر هەر شتێکی تر کە مافەکانی تری پێشێل کرد ئەمە لە ئیسلامدا زەمی کراوە نەک شعر خۆی بۆ خۆی یعنی لەگەر ڕێزمە ئێستا ئەمڕۆیەک ئەگە بێوێ لە ژوورێکا جەوێکی شعری بۆ خۆی دروستکا و گڵۆپێکی سوروپەمەی لە ژوورۆدا ئەگرسێنێ و تا بەیانی خەریکی دانانی شعبێ و ئاگای لە ماڵ و مناڵی نەبێت لەو دی و ئایپاد و مۆبایل و چیان پێیە و خەریکی ماڵپەڕوونەکانن فعلن ئەمە جۆرە لە جۆرەکان ئەم جۆرە شعرە زەم کراوە دەستخۆشیت لە یەکەم کاک دکتۆر شکار من حەزەکەم لێرەوە بچینە سەر تەوەری ئەدەب و عیرفان و پێگەی ئەدەب و عیرفان کە ڕنگدانەوەیەکی ورد و قوڵ و جوانی هەبووە لە شعر و ئەدەبی کوردیدا و هەندێک جار حتا تەفسیر و ڕاوی خراپ بۆ شعرەکان کراوە کە لە مەبەستێکی شعری باسی ئافرەتی تیا بووە یەکسەر بڕیاریان داوە لەسەر ئەو شعرەبەوەی کە بن یا باسی مەی تیا بووە یەکسەر بڕیاریان داوە لەسەر ئەم شعرە بڤەیە و خەدەغەیە لەم ڕوانگەیەوە حەز دەکەم تیشێک بخەیتە سەر ئەوەی کە پێگەی ئەدەب و عیرفان لای شاعرانی تەسەووفی ئیسلامی لەو بوارەدا بێگومان ئەم بابەتێکی زۆر فراوانە بەڵام بابەتێکی زۆر گرنگە من ویستم وەکو تەواوکارێ بۆ قسەکانی کاک دکتۆر ئیسماعیل ئەوە عەرزی بینەران و جەنابتان بکەم کە ئەگەر ئیسلام با بڵێن کۆمەلگای ئیسلامی بەو جۆرە سەیری شاعیر و شعری بکردایە ئەوە وایە بە درێژایی مێژووی ئیسلام ئەو خەڵکە کارنەی کە شعریان نووسیوە دوورکەوتایەوە لە شعر و بەڕاستی بۆ ئەمە مێژوویەک هەر خودی ئاخر ئەمە لە ڕووی کرۆنۆلۆژیەوە با بڵێن لە ڕووی مێژووی با بڵێن دیاردەیەکەوە سەیریکەین ئەمە وەڵام دەروێکی بەهێزی ئەم مەسەلەیە بەڕاستی یعنی ئەگەر قەرارە شتێک ببێتە هۆی ئەوەی کە مرۆڤ پێی نەنگ بێ پێی عیبدار بێ ئەبێ مرۆڤەکان لێ دوورکەونەوە بەڵام ئەمە ئەگەر سەیری مێژووی ئیسلامکەی وا نەبووە ئەگەر چی من لێرا یەک تێبینی و هەیە ڕەنگە یەک تۆز جیاواز بوو لەگەڵ کاک دکتۆر ئیسماعیل من پێم وایە لەگەڵ هاتنی ئیسلامە تا بە کۆڵە شعر تووشی شەوک بوو تووشی با بڵێن حاڵەتێکی سست بوون و ئەوانە بوو بەڕاستی شاعران تووشی و حاڵەتە بوون بەڵام هەر لەو وەڵامەکەی کاک دکتۆر ئیسماعیل خۆیان وەڵام هەیە بۆ ئەو مەسەلە کە چونکە شاعر لەو سەردەما ئەو تایبەتمەندیانەی هەبوو ڕۆڵی پێغەمبەری ئەبینی شاعر زۆر هین بوو ئەنجا ئێمە حەقیقەتی قورئان جوابی ئەو مەسەلانم ئێمە ئەزانین قورئان ئەوترێ معجزاتی قورئان بەڵام ڕۆحی معجزاتی قورئان بریتە لە مەسەلەی بەیان بەڕاستی دەربڕین هیچ گومانی تیان نییە کە کاتێک کە قورئان هاتووەتە خوارەوە بەو هەموو ئاستە بڵند و بەرزەوە کەسێک کە پێشتر تەحەدای خەڵکی کردو بەوەی کە من ئەتوانم دەربڕینێکی زۆر هونەری بەرز بڵێم و بەو شێوە بڵێم بێگومان تووشی سەراسی مەبوون و تووشی ئابڵق بوونە بێ ئەمە حاڵەتێکی طبیعیە وەکو چۆن وێنەکێشێکی زۆر وێنەکێشێک کە زۆر بە توانای ڕەنگەکانی خۆیان ئەنازێ کاتێکە دیمەنێکی زۆر جوانە بینێ لە سروشتا کە هەستەکە ئێجگار سەرنجڕاکێشە هەستەکە ئەم لە بەردەم ئەو دیمەنا دەستەوسانە بتوانێت وێنەی ئەو شتێ بکێشێ تووشی حاڵەتێکی هینە بێت دەستەوسانی لە سەرەتا ئیسلاما و حاڵەتە دروست بووە بەڵام بۆیە ئەمە وەکو پێشەکێکی ژێنم بۆ ئەمەی وەڵامی ئەمەی جەنابەت چونکە گرنگێدان بۆیە هەنگاوی یەکەم کە ئیسلام هاتووە تا ماوەیەک ئەکرێ شعر جۆرە لە سستی تا دروست بوو بێ ئەمە حاڵەتێکی ئاساییە بۆ چونکە هەموو وەکوتم شتێکی نوێیەت لە بەرامبەر کەسەکانی تر هەستەکەن لە ئاستی ئەو مەسەلان نین بەڵام دوای ئەوەی کە ئەم خەڵکانە یەن لەگەڵ ئەم دیاردە تازە و لە هونەری ئەم دیاردە تازە بەهرەمەند ئەبن و لێ ئەکۆڵنەوە و بە تەئەمل و قوڵیەوە سەیری ئەەکەن ئەو کاتە ئەوان کەڵکی لێوەرەگرن یعنی ئەمە گە سەیری قورئانکەین زۆر جار شتە بنەڕەتیەکان ئاخر ئەمە مەسەلەیەکی گرنگە لە مەسەلەی لە قورئانە مەسەلەی یەکتاپەرستی خوددا و مەسەلەی هاوبەش پەیداکردن ڕۆحی قورئانە وانە کەچی سیرەکەی کە کاتێ باز لەم دیاردەیە کاکە بابەتێکی زۆر بنەڕەتێ لە دینا بە شێوەیەکی هونەری باسیەکە یعنی فەرمێ ومن يشرك بالله فكأنما خر من السماء أو تخطفه فإنما خر من السماء أو تخطفه الطير أو تهوي به الريح في مكان سحيق باشە خۆ ئەمە ینی ئەوەی کە هاوبەش بۆ خوا پەیداکە وەکو کەسێک وایە کە لە ئاسمانەوە بەریەیتەوە ینی بێنەرە بەرچاوت وەکو لە ئاسمانەوە بەریەیتەوە وێنەی هونەری زۆر بەرزە ینی کەسێکی وەکو سید قوتب ڕەحمەتی خوای لێبێ لە تەسویل الفەنی فی القورئان ئەم شتانەی هێناوە زۆر بە دەقیقی هێناوێتی ینی وەکو کەسێک لە ئاسمان کەوتوێتە خوارەوە باشە بێنەرە بەرچاوت
کە لە ئاسمان کەوتۆتە خوارەوە باڵندە بەرەو ڕووی ئەی با وکۆڵی خەریکە بەشێکن هەر بە ئاسمانەوە خەریکە ئەمەڵێ هی منە ئەوڵی هی منە ئەنی کۆمەڵێ باڵندە باشە یاخود هەوا ئەی با بۆشێ و تەهوی بێ ڕێح و في مكان سحيق بۆ شوێنێکی وەکوڵە هەڵدێر بۆ شوێنێکی زۆر قوڵ بۆ شوێنێکی هین یعنی قسەکە مێ خوا ئەم شتێک بنەڕەتیەی بە شێوەیەکی هوەری تعبیر لێ کردووە کاتێککە شاعریەت مامەڵە ئەم شتە ئەبینێ هەستەکە زۆر جوانە هەستەکە باز ڕاستە شتەکە شتێکی ئاینیە بەڵام شتێکی لە ڕووی هوەریەوە لە ئاسێکی بەرزە شاعیر پێویستی بە زەمنێکەیە پێویستی بە کاتێکەیە تاوەکو لەگەڵ ئەم دیاردە تازە وەکۆڵێ مامەڵە بکە و هین کاریگەری هەبێت جا بەس بۆ گرنگە بۆیە ئەگەر سەیری مەسەن مێژووی ئیسلامگەی بە شێوەیەکی گشتی با بڵێن تاریخی ئەدەبیاتی ئەوەی کە زۆر جارەوتێت تاریخی ئەدەبیاتی عەربی مەسەن عەسری قەبر الئیسلام سەردەمی ئیسلام و دوای عەسری ئەمەوی و دوای عەسری عەباسی و دوای عوسوری متأخرە و نازام موزڵیمە و ئەم شتانەی کە باس کراوە ئەگەر سەیریکەی بە فعلی لە دوای مەسەن لە سەدری ئیسلام سەرەتا ئیسلاما کایەت بە فعلی ڕێژەی شاعیرەکان زۆر نین يعني ئەگەر بەپی ژمارەی زیینکەی زۆر نین بەڵام دوای سیرەکەی زۆر زیاترە بن بۆ چونکە لەگەڵ دیاردەکان ئەمە حاڵەتێکی طبیعیە بۆ هەموو زانستەکان وایە یعنی مەسەن خۆ لە سەردەمی سەرەتا ئیسلاما هیچ لە زانستەکان وەکو لایەنێکی تیۆری وەکو تیۆرێزەکردن وەکو گەشەکردنێکی سیستماتیکانە وەکو هینەک نەبووە مەسەن بە خودی زانستە ئاینەکان خۆشیانەوە ئەمە پێویستی بە کات هەبووە تا ئەمە جارێ کەرەستەخاوەکە خۆی گەڵاڵە بێت و کەرەستەخاوەکە خۆی بەڕوونی دەرکەوێت و خەڵک مامەڵەی لەگەڵا بکە هەنگاوی دواتر ئەوەیە کە چۆن لەگەڵم کەرەستەخاوە تۆ ئیشەکەی ئەجا بێمەوە سەر ئەسلی مەسەلەکە ئەمە پێشێکی گرنگ بوو ئەگەر بێنە سەر ئەوەی کە شاعیران دوایەوە سیرەکەین شاعیران دوایەوە ئەدەبیات بە شێوەیەکی گشتی گەشەیەکی زۆر فراوانی کردووە مەسەلاً تۆ سێرکە لە هەموو شاعیرانە بە شێوەیەکی گشتی ئەدەبیات بەتایبەتی شعری مەسەلاً وەکوتم هەموو بوارەکان گەشەی کردووە بە غەزەلەوە بە قەسیدەوە مەسەلاً بە هەموو جۆرەکانی ترەوە ئەنجا ئەگەر بێنە سەر عارفەکان بە شێوەیەکی تایبەتتر لە ناو ئەمە یەک تێبینیت گرنگ هەیە کە من ئەمەوێت عەزی جەنابتانی کەم یعنی بەڕاستی ئەگەر ئەدەبیاتی وڵاتانی ئیسلامی لە قەوسێکە ناعەرەب قەرزاری کەسێک بن کە زۆر ینی خۆیان بە قەدرزان و قەرزاری بزانن ئەبێ خۆیان بە قەدرزان و قەرزانی شاعیر عارفەکان بزانن چونکە شاعیر عارفەکان ئەو کەسانە بوون کە باوەڕیان بۆ دروست بوو کە لەبەرەوەی خەڵک بە شێوەیەکی گشتی خەڵکێکی عەوامە و ناتوانێت لە زمانی عەرەبی کە زمانی دەستەبژێر و خەڵکی تایبەتە تێبگا پێویست بەوەیە ئێمە بە زمانی نەتەوەکانی خۆمان بنووسین ئەم خاڵە گرنگە مەسەن تۆ سێ کە سەیری ئەدەبیاتی فارسی بکە لە ئەدەبیاتی فارسیا مەسەلاً دوو بەیتەکانی ئەبولخەیر کە یەکێکە لە شاعیرە گەورەکان کە لە سەدەی سێهەمی کۆچیەوە دەست پێەکە بە فارسی دەستی کردووە بە شعر نووسین ئەمە هەنگاوێکی سەرەتایی زۆر گرنگ بووە بۆ ئەوەی کە ئەدەبیاتی فارسی بە وەکو ئەدەبیاتێک دەرکەوێت دەدوای ئیسلام بە شێوەیەکی گشتی یعنی ئەمە ڕۆڵێکی گەوری مەسەلاً وەرە سەر ئەدەبیاتی کوردی خۆمان مثلا پیاوێکی عارفی وەکو بابەتاری هەمەدانی ڕۆڵێکی گەورەی هەبووە لەوەی کە ئەدەبیات بە شێوەزاری بە زبانی کوردی بە شێوەزاری لوڕی پیا ببێ چونکە باوەڕیان وا بووە کە هینە ئەمە هینێکی گرنگە شعرێکی هین هەیە بەیتێکی بەهاوەلەدی کوڕی مەولانا ئێستا بەداخەوە ڕەنگە بە دەقیقی لەبیرم نەبێ ئەڵێ فارسی گو کە هەمە بەلەدەن فارسی بڵێ ینی بە عەرەبی مەڵێ بە تازی مەڵێ ئەوان بە زمانی فارسی بە زمانی عەرەبی بڵێن تازی بە زمانی فارسی بڵێ بە عەرەبی مەڵێ کە هەموو بەڵەدەن چونکە ئەوانی تر لە زمانی بڵێن غەیری عینی بەڵەد نین بەڕاستی ئێمە زانین عارفەکان خەڵکێکی دیندار بوون کە زۆر چاویان لەسەر خەڵکی عەوام بووە بە شێوەیەکی گشتی خەڵک تێبگال لە ئاین ئەجا لێرە شەو هاتوون ئەدەبیاتیان کردووە بە کەرەستە بۆ ئەم مەسەلە ئێمە ئەگەر سیر کردوتون نمونەی بابەتایەرم هێنایە لە ئەدەبیاتی کوردیە ئێمە سەیری مەسەن شعری کوردی بکەین سەرەتای هەموو شتەکان سێرەکەی هینێکی عرفانی دینی بە قووەتی تایە بۆ نمونە غەزەل یەکسەرەتای غەزەلی کوردی مەسەن لە شێوەزاری هینا بڵێن گۆرانە بە مەلای پەرێشانوانە دەست پێکای بە کوسە چاوەکان بۆکو شێوەیەکی معتەبەر بێگومان پێشەوە ئەبێ بە پرچ و بڵاوی هەبوو بێ بەس بە شێوەیەکی سیستماتی کە دیوانی هەبێت و شتی هەبێت و ئەوانە مەلای پەرێشانە ینی مەلای پەرێشان عارف بووە کەسێک بۆ بەو شێوە ینی سێرکە لە ناو ئەدەبیات مەسەن شعری عیرفانی کە هات کۆمەڵی ژانەری تازەی گۆڕی بە ئاراستەیەکی زۆر جوان مەسەن بۆ نمونە لە ئەدەبیاتی کوردیان بۆیە زیاترێ مەسەن ئەدەبیاتی کوردی ئەمە بۆ کولتوری خۆمان
شعری داستانی پێش ئەوە هەبووە مەسەن شعری داستانی با بڵێن لە ئەدەبیاتی تراکە هەبووە مەسەن شیرین و فەرهاد و لەیلە و مەجنون و مەسەن ئەم شتانە هەبوون کاتێک کە هێتە ناو ئەدەبیاتی کوردی ئاوێتە ئەبێ بە مەسەلەی عیرفانی مەسەن بۆ نمونە مەموزینی خانی ئەگەر سەیری مەموزینی خانی بکەی سەرەتاکەی کە دەست پێکاڵە سەرنامێ نامە نامێ ئەڵڵا بێ نامێتە ناتەمامە وەڵڵا ئەی مەطلعی حوسنی عشق بازی بە خودا ئەڵێ ئەی مەطلعی حوسنی عشق بازی محبوبێ حەقیقی و مەجازی ئەی سەر چاوەی ینی ئەی مەطلعی حوسنی عشق بازی ئەی سەر چاوەی جوانی و عشق ئەمە بەچێ ئەڵێ بە ئەڵڵا ئەڵێ محبوبێ حەقیقی و مەجازی ئەسڵەن ئەڵێ تۆ خۆشەویستی حەقیقی هەر تۆیت و حەقیق خۆشەویستی مەجازیش هەر تویت یعنی لە دیدگای خانی مەزنەوە با بڵێن زین جلوەی خوددایە لە زیهنی مەما ینی ئەکرێت تەفسیرێ بۆ ئەو وشانە بکرێت ئامرازانە وەکو مەی ئافرەت اینجا ئەمە بە پێشەکیی گرنگ ئێستا دیێمە سەر ئەوە ئەگەر دەرفەتم بدەیت بە کورتی لە زیهنی عارفانە مەسلەی جوانی مەسلەی عشقەکە لە سەرەتای بەرنامەکە ئاماژەم پێکردن ئەسڵەن بە سەرچاوی خوا ئەزانن ئەمەی کە هینەمەی خانی کە هێنا نمونەیەکی واقعیە ئەگەر بینە سەر مەسەلەن لە ئەدەبیاتی شێوەزاری گۆرانە بڕۆ سەیری شیرین و خسرەوی خانەی قوبادی بکە ئەڵێ چی بەنامی ئەو کەس شیرینی ئەرمەن پەیدا کرد فەرهاد پێشبی بە کۆکەن باشە بەناوی ئەو کەسەی کە شیرینی ئەرمەنی پیا کرد بۆ فەرهاد و ئەجا دوایی بوو بە کۆکەن بۆی بوو بەو کەسە ینی قسەکەمەیە هەر لە زیهنی خانای قوبادیشە هەمان ئەوەی کە لە زیهنی خانیا هەیە حزوری هەیە ئامادەی هەیە باوەڕی وایە کە سەرچاوەی شتەکان خوددان ئەجا بینەوە سەر ئەم مەسەلە ئەگەر عارف باوەڕی وابێ کە سەرچاوی جوانی لە بوونەوەرە خوددایە ئەگەر عارف باوەڕی وابێ کە سەرچاوی عشق و خۆشەویستی لە عشقی دایکێکەوە بۆ مناڵەکەی لە عشقی جانلەبەرێکەوە بۆ بێچوەکەی لە عشقی هەموو شتەکانەوە سەرچاوەکەی بریتی بێ لە خوددا ئەمە چواچەوێکی فراوانەیە بەوەی کە ئێمە ئەسڵ لە شتەکانە بریتە لە جوانی ئەسڵ لە شتەکانە بریتە لە خۆشەویستی ئەسڵ لە شتەکانە بریتە لە سەرنجڕاکێشی ئەجا هەمان حاڵەت مەسەلەن سیرکە مەحوی ئەڵێ ئەگەر شیرین ئەگەر فەرهادە تا حەشر هەر ببن مەمنون باش ئەگەر شیرین فەرهادە بێت تا ڕۆژی حەشر ببن مەمنون مەمنونی چێ لە یومنی عشقە فەیزی حوسنەوە بەمڕوت بە نائیل بوون لە بەرەکەتی عشقە لە یومن بەرەکەت عشقە فەیزی حوسنە ڕژانی جوانی خوددایە وا بەمڕوت بە نائیل بوون گەشتێت لووتکە ینی ئەمە باوەڕێکی قوڵی عارفانە ئەی باشە قسەی دوای ئەوە باش ئەمان بۆ پەنایان بۆ ئەم تعبیرانە بردووە مەسەلەن بۆ مەسەلەن لە جاتیەوەی بڵێ عشق ئەڵێ مەی ئاخر خۆ ئەمە قسەیەکی گرنگە لە ئەدەبیاتی کوردیا بە شێوەیەکی گشتی ئەدەبیاتی ڕۆژەڵاتیشە بەتایبەتی ئەدەبیاتی فارسی کە ئێمە پەیوەندین زیاترمانەیە سێ سەبکی شعریمانەیە کە سەبکی شعری خوراسانی و سەبکی شعری عێراقی و سەبکی شعری هیندیە ئێمە گەر سەیری هەر سێ سەبکەکە بکەین ئەدەبیاتی عیرفانی زۆر بە قوڵی هەستی بتا هەیە مەسەلەن سەبکی خوراسانی کە دەست پێەکە مەسەلەن با بڵێن شاعرانی وەکو فردەوسی و پێشە ڕوودەکی کە سەرەتاکەیەتی مەسەلەن دەست پێەکە ئەمانە مەسەلەن کەیتە هەبووە بەڵام سەرەکەی لە سەبکی عێراقیە ئەم خاڵە گرنگە لە سەبکی عێراقیە شاعران ئەم جارەیان دەربڕین بە شێوەیەکی تر ئەگۆڕن ینی بە کورتەکەی لە جاتیەوەی بە زمانی ڕاستە و خۆشت بڵێن بە زمانی هێماش دەڵێن مەسەلەن لە جاتیەوەی بڵێ عەشق ئەڵێ مەی بۆ نمونە لە جاتی ئەوەی مەسەلەن بڵێ قسەکردن ئەڵێ لێو مەسەلەن لە جاتی ئەوەی مەسەلەن با بڵێ حاڵەتی تووڕەبوونی خوددا ئەڵێ حاڵەتی ڕووگرژی مەسەلەن لە جاتیەوەی بڵێ حاڵەتی بەست و کرانەوەی معنەوی مثلا ئەڵێ حاڵەتی پێکەنین مثلا ینی ئەم تعبیرانە زمانێکە وەکو چۆن جەنابەت پێشتر ئاماژەیەکی زۆر جوانە داوتت ئیمامی عومەر ڕزای خوای لێبێ بۆ شعیرەکەی کە ئەو کەسە لەسەر حەڵی ئەو وتوێتی ئەبێ ئەمە لیژنەی بۆ پێک بهێنرێ حەسان بڕیار بدالەوە چونکە ئەمە لە حەسان لە زمانی شعر حاڵیە بێ لە ئەدەبیاتی هینە عیرفانیشە بە هەمان شێوەیە دەستخۆشی لە یەکەم کاکتۆر ئیسماعیل بە حکمەوەی کە بەرەو کۆتایی بەرنامەکە ئەچین من حەزەکەم بە پرسیارێک لە جەنابتی بکەم پێش پرسیارەکە عەبدوڵای کوڕم بارەگە فەرمێ 6,000 دینارم لە فێربوونی زانست تا سرف کردووە 40,000 دیناریشم لە فێربوونی ئەدەب خۆزگە ئەو 6,000شم لە فێربوونی ئەدەبا سەرف کردایە ئەوەنە چەمک و پێگە و پایی ئەدەب بە چێژ و بەبەها بووە لە ئیسلامدا بەڵام چۆن بڕوانینە ئەو ئاەتی 61 سورەتی یاسین کە فەرمێ وما علمناه الشعر وما ينبغي له من ئەمە لەسەر وشەیە وما ينبغي له
ئایا بۆچی مەسەلەن قورآن دوورە پەرێز کراوە لە شعر ئایا ئەمە تۆمەتبارکردنی شعرە یا ئەم ئاەتە ڕەتدانەوەی بوهتانێکە کە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کراوە ئەگەر بە کورتی وەڵام بێگومانەوە لە سیاقی ڕەتدانەوەی مشریکەکانە هاتووە کە وتویانە قورآن شعرە و پێغەمبەری شاعرە بۆ پێغەمبەرێک کە قورآنی هێناوە و وەحی سەماوی بووە ناگونجێ شعر بڵێ ناگونجێ شاعیر بڵێ یعنی ئەگەر لە ژیانی خۆیان پێغەمبەر شاعیر بووایە ئەو کاتە ئەهەمیەت و عەزەمەتی قورآن نامە ئەو گرنگیەی کە لەلایەن خواوە هاتووە خەڵک بڕوای پێ ناکرد جا ئەمە زەمی شعر نییە پەیوەندی نییە بە شعر وەکو هونەر بەڵکو پەیوەندی هەیە بە پێغەمبەرایەتی پێغەمبەرەوە لەو سیاقەیە خوا ئەفەرمێ ئەم قورآانی کە ناردوومانە شعر نییە و ئێمە شعریشمان فێر نەکردووە و پێویستیشی پێی نییە چونکە ئەم پێغەمبەرە صلی الله علیه وسلم تا کۆتایی ژیانی وحی بۆ دابەزێ و پێویستە هەر ئەو وحیەوێ لە ژیانی ئەوە لەبەر ئەوە ئەو ئاەتانە چ ئەو ئاەتە بێت چ ئاەتەکانی تر کە بە نەفی شاعیرێتی پێغەمبەر ئەکەن صلی الله عليه وسلم هەمووی لەو سیاقەیە هاتووە کە ئەوە بریتیە لە داڕنینی سیفەتی زەویەتی و ئینسانیەتی لە قورآن و پێبەخشینی ئەو سیفەتە سەماوی و خوایەتیە کە قورآن کەلامی خوای پەروەردگارەوە یەک تاقیبی بچووکی شەر بۆ تەواوکردنی قسەکانی کاگوکتۆر سەبارەت بەو ئەدەبی عیرفانە لێکدانەوەی ئەو چەمک و ڕەمز و معنانەی کە لە ناو ئەدەبی عیرفانیا هەیە ئەوە لە هەموو ژانرەکانی تری ئەدەبی شار هەیە لە شعری هەموو تەوەجوهەکانی تریشا هەیە بەڵام گرنگ ئەوەیە لێکدانەوەی شعر بە پێی قیاسی واقع نەکرێ یا لەبەر ئەوەی شعر بریتیە لە دەربڕین لە عالەمی خەیاڵ لە عالەمی ناواقعی لەو عالەمی کە تایە عەقڵ و منطق و ئەم قیاسە واقعیانە تەحەکوم ناکەن تایە ئەبێ هەر بەو عودەیەش یاخود هەر بەو کەرەستانەت و ئەو عالەمە لێک بیتەوە یعنی معقول نییە من هەموو جارە نمونەیە گەێنمەوەڵم وەکو ئەوایە پسی قوماش بە کیلۆ بفرۆشی تەماتەش بە مەتر معقول نییە تۆ بێ شعر بهێنی بە قیاس و پێودانگ و لێکدانەوەی عالەمی واقع تەفسیری بۆ بکەیت یعنی ئەبێ بچیتە ناو ئەو دنیایەوە بزانی ئەم شاعرانە مەبەستیان چییە لەو عالەمە تێبگەی بە پێی قانونەکانی ئەوێ لێکدانەوە بکەی بۆ ئەو ڕەمزمانە لە کۆتاییدا من حەزەکەم بە بابەتێک کۆتایی بە بابەتەکە بێنین ئەویش ئەوەیە کە پێگەی دەستەواژە و هونەر لە قورئاندا لە سورەتێکا دانراوە کە ناونراوە بە ڕێحانەت القورئان کە سورەتی ڕەحمانە لە ڕەحمانە ئەفەرمێ الرەحمان و علەمە القورئان خەلەق الئینسان ئەمە تەوەرە سەرەکیەکەیە علەمەه البەیان علەمەه البەیان یەکێک لە فەیلسوفەکانە فەرمێ وەزام عەلی کوڕە ئەبی تاڵیبە فەرمێ خوایە ئەگەر عەقڵ و ژیریت نەداومەتێتە چیت داومەتێ ئەگەر عەقڵ و ژیریت داومەتێتە چیت نەیاومەتێ لەبەرەوە ئینسان بەم زمانەی جیاکراوەتەوە لە باقی مەخلوقاتی تر هەر بەم زمانەی ناخی خۆی دەرەبڕێ بۆیە پلە و پایەی پێگەی شعر و ئەدەب لە ئیسلامدا پانتایەکی فراوانی هەیە من سپاسی ئامادەبوونی هەردوو لاتانەکەم دووبارە دەستخۆشیم بۆ کەناڵی پەیام و بۆ ئەم بەڕێزانە تا ئەڵلقەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم خوا یار و یاوەرتان بێ وەسلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه